چوار دەیەیە شەڕی نێوان حکومەتە یەک لە دوای یەکەکانی تورکیا و پارتی کرێکارانی کوردستان بەردەوامە. هێرشەکەی سەر ئەنقەرەش ئاماژەی دەستپێکی شەڕێکی دیکەیە. ڕۆژی یەکشەممە تەقینەوەیەک لە دەواازەی هاتنە ژوورەوەی بەڕێوەبەرایەتی ئاسایشی سەر بە وەزارەتی ناوخۆی تورکیا ڕوویدا. پارتی کرێکارانی کوردستانیش بە فەرمی بەرپرسیارەتی هێرشەکەی لە ئاستۆگر. فەرماندەی ناوەندی پاراستنی گەل هەپەگە دەڵێت ئامانجی هێرشەکە تەنها گەیاندنی پەیامێک بووە و هۆشداری بووە بۆ شوێنە پەیوەندیدارەکان. دەڵێت ئەم هۆشداریە بۆ ئەو کۆمەڵکوژیە بوو کە تورکیا ئەنجامی دەدات و دژبە و پێشلکاریانەی مافی مرۆڤە کە لە زیندانەکان پەیڕەوی دەکات و دژ بە بەکارهێنانی چەکی چیمیاییە بەرامبەر گەریلاکان و دژ بە وێرانکردنی سروشتی کوردستانە. ئەگەریش لەم تاوانانە بەردەوام بێت ئەوە چالاکیەکانمان بەردەوام دەبێت. Bu doğrultuda atılacak daha büyük adımların دوای هێرشەکە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا هەڕەشەی کرد و شەوی ڕابردووش هێرشی فراوان بۆ سەرپەکەکە دەستی پێکرد. وەزارەتی بەرگری تورکیا ڕایگەیاند کاژمێرنەوەی شەوی ڕابردوو توانیویانە 20 ئامانج بپێکن لە ناوچەکانی مەتینە، گارە، خواکوڕک و قەندیل. قەهرەمان پۆلیسیمizin cevaliyyeti میدیاکانی پەکەکەش هەواڵی هێرشەکەیان پشتڕاست کردەوە و بڵاویان کردەوە. هێرشی چڕی ئاسمانی کراوەتە سەر مەتینە، برادۆست، باڵەکایەتی و ئامێدی و قەندیل. هێرشەکەی سەر ئەنقەرە و هێرشەکەی شەوی ڕابردووی تورکیا مانشێتی میدیا ناوچەیی و جیهانیەکانە. ڕۆژنامەی شەرقل ئەوسەد دەنووسێت پارتی کرێکاران قوڵایی ئەنقەرە بە ئامانج دەگرێت. ئەمە دووەم هێرشە لەو ناوچەیە لە ئازاری ساڵی 2016ش لە هەمان ناوچە تەقینەوەیەک لە ڕێگەی ئۆتۆمبیلی بۆمبڕێژکراوە ئەنجامدرا. هاوکات ڕۆژنامەی قودسی عەرەبی هێرشەکە بە ڕاگەیاندنی جەنگ وەسف کردووە و دەنووسێت پارتی کرێکاران جەنگی دژ بە ئەنقەرەی ڕاگەیاند.